ئازیزان لەم بەشەدا بەشێکی کورت لە بابەتێک بە ناوی بۆچی کۆماری ئیسلامی دوای 7 مانگ حکمی ئیعدامی شەریفە محەممەدی دەرکرد پێشکەشتان دەکرێت لە نووسینی بارام ڕەحمانی وەرگێدراو لە فارسیەوە بۆ کوردی سەعید ئەمانی. دەستگای قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی لە درێژەی پەروەندەسازی بۆ هەڵسوڕاوانی کرێکاری و نێرانی خۆی 7 مانگ دوای دەست بەسەرکرانی شەریفە محەممەدی ئەوی بە بەغی واتە چالاکی چەکدارانە دژ بە نظام تاوانبار کرد. تاوانێک کە لە دادگای یەکەمدا بۆتە دەرکرانی حکمی ئیعدام لە حاڵێکدا کە شەریفە 10 ساڵ لەوە پێش ئەندامی ڕێکخراوێکی سربەخۆ و ئاشکراوی هەڵسوڕاوانی کرێکاری بوو. ئەم کردارە نیشانی ئەدات کە هێزە ئەمنیەتیەکان و قووەی قەزاییەی کۆماری ئیسلامی حەساسیەت، نەفرەت و ترسێکی قوڵیان سەبارەت بە کرێکاران و ڕێکخراوە کرێکاریە مافخواز و ناڕازیەکان لە دڵدایە. دەستگای قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی لە درێژەی پەروەندە سازیەکاندا دژ بە هەڵسوڕاوانی کرێکاری و سنفی 7 مانگ دوای گیران و ئەشکەنجەدانی شەریفە محەممەدی دەڵێن کە ئەو ئەندامی کومیتەی هاو ئاهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان بووە و ئەم ڕێکخراوەش دەبەستنەوە بە کۆمەڵەوە. ئیدعایەکی درۆینە کە بەگشتی دوورە لە ڕاستیەوە. کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران بە بڵاوکردنەوەی ڕاگەیاندنێک ئەم ئیدعایەی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی بەبێ ناوەڕۆکزانی و جەختی کردەوە کە ئەم ڕێکخراوە و ئەندامەکانی سربەخۆن و قەت سەر بە کۆمەڵە نەبوون. مەحموود ساڵحی ئەم سیمان ناسراوەی بزوتنەوەی کرێکاری لە ئێران و یەکێک لە بنیاتنەرانی سەرەکی کومیتەی هاو ئاهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان کە هەر ئێستاش لە نێو ئێراندا دەژی هەر چەشنە پەیوەندیەکی ئەم کومیتەیەی لەگەڵ کۆمەڵە ڕەت کردوێتەوە وتوێتی ئەگەر ئەندام بوون لە کومیتەی هاو ئاهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان بەغیە وەرن ئێمەش بگرن چون ئێمەش سەردەمانێک ئەندامی کومیتەی هاو ئاهەنگی بوو. کومیتەی هاو ئاهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان یەکێک لەو ناوەندە کرێکاریانەیە کە بە شێوەیەکی سربەخۆ لە خاوەنکاران و دەوڵەت و ئەحزاب و ڕێکخراوە سیاسیەکان پێک هاتووە و ژمارەیەکی بەرچاو لە کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری لە ناوچە جۆرا و جۆرەکانی وڵات لەوانە شەریفە محەممەدی پێوە پەیوەست بوو. ئامانجی کۆماری ئیسلامی لەم ئیعدامە تاکە کەسی و بە کۆمەڵەکان دروستکردنی ترس و نیگەرانیە لە کۆمەڵدا و تەسلیمکردنی خەڵکو و وادارکردنیانە بە بێدەنگبوون لە بەرامبەر داسەپاندنی بێمافی و سەرکوتگەریەکانی دەسەڵاتە. هێزە ئەمنیەتی و قەزاییەکانی کۆماری ئیسلامی کە بە نەخشە و پیلانی لە پێشدا داڕێژرا و گیانی شارۆمەندان دەستێنن کردارێکی دژە ئینسانی و بێزرا و جنایەتکارانە ئەنجام دەدەن. دەرکرانی حکمی ئیعدام بۆ شەریفە محەممەدی بەرەوڕووی ناڕزایەتی بەرین و کاردانەوەی زۆری ناوەندەکانی مافی مرۆڤ لە نێو خۆ و دەرەوەی وڵات و هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی بۆتەوە. ناوی سەرجەم ئەو ئینسانانەی کە بۆ ڕزگاری چینی کرێکار تێدەکۆشن شەریفەیە. ناوی سەرجەم ئەو ئینسانانەی کە تەرجمەی توانایی خۆشویستن و خۆشەویستبوونن شەریفەیە. ناوی سەرجەم ئەو ئینسانانەی کە لە سەردەمی ئێسپارتاکوسەوە تا کۆمۆنی پاریس دژ بە کۆیلەتی وەستاونەتەوە و هێمای بە ئینسان بوونیان فێرکردین شەریفەیە. ناوی سوسەنەکان و هێرۆکان و وەنەوشەکان شەریفەیە. ناوی سەرجەم ئەو کرێکارانەی کە لە مەیدانی شوش، خانیاباد و دەروازەغار سەری ماندوویەتیان نایە سەر کوتە پەڕۆیەک شەریفەیە. ناوی جوانترین دایک، بەرپرسیارترین باوک، شیاوترین کچ و فیداکارترین هاوڕێی سەردەمی ئێمە شەریفەیە. شەریفەی ئازیز، ناوت گزنگی بەیانێکە کە بە تەوێڵی ئاسمانەوە ئەدرەوشێتەوە. پیرۆزە ناوی تۆ.